دووبارە سڵاوتان لەبێ ئەچین لای تەوەرەێکی ترێم ئێوارەی کورسات مەگەزین و باس لای یەکێک لەو پێشەنگە تایبەتیاناکەین کە لە ناوەندی حەوت ڕەنگەوە ڕۆژی 5 مان کراوەتەوە ئەویش پێشەنگەی خۆشنووسیە. دیارە لە پێشەنگەکەیە چەندین خۆشنووس هەم لە باشوور واروە لە ڕۆژهەڵاتی کوردستانیشەوە بەشدارن و تەواوی نمایشەکانیش لە نێو هۆڵی مۆزەخانەی نیشتیمانی ئەم لە سوورەکەیە و تاوەکو ڕۆژی 10 مانگیش بەردەوامە بێت. گفتگۆ کەم لەسەر پێشەنگەکە و لەسەر بابەتی خۆشنووسی بەتایبەت لەگەڵ زۆر بەڕێز سابیر میکایلی کە بەڕێزیان خۆشنووسن و میوارە میوانی کورسات مەگەزین. کاک سابیرگیان سڵاوت لێبێ و بەخێراتی. سڵاوە جەنابەت دەرمخان هیوادارم لە خزمەتتاوین. سوپاس بۆ تۆ. سەیری ئەم کارانە ئەکەم ئەمە هەر خۆی هونەرێکی تایبەتە وەمانەش هەمووی کاری تۆن. ئەکرێ بڵێم ئەمە خولیا و حەزی مناڵیە یاخود مرۆڤ ئەتوانێت کە گەورەش بوو چوە تەمەنێکی گەورەشەوە ئەتوانێت فێری خۆشنووسی ببێ. بێگومان ئەوەی کە لە خولیای مناڵیەوە دەست پێەکە زۆر کاریگەریەیە سەر دواهاتی تەمەنی بەشەریش. منیش بە شوحاڵی خۆم لە مناڵیەوە سەرقاڵی ئەمیشانە بوومەوە حەزێک دەرونی هانمیدا بۆ لای خۆشنووسی و هوەر و بێگومان ڕنگدانەوەیشی ئەوەیە لە تەمەنی ئێستایشمە هەر سەرقاڵی ئەم ئیشە. زۆر باش. اینجا خۆشنووسی خۆی با بڵێن پلە و ئاستێکی هەیە تر مرۆڤ پێی بگات یاخود وەکو هونەرەکانی تر وەکو شێوەکاری وەکو هەموو ئەو بابەتانەی تر تاوەکو وەکوڵێن فێر بیت هێشتا کەمە؟ وەڵا ڕاستە ئەوەی ئێستای بینین لە کۆمەلگا خۆ پلەی جۆراوجۆر هەیە لە خۆشنووسیە پێگەشتنیشی زۆر ناخایەنێ ئەگەرچی خۆشنووسی دێر ئەدا بەدەستەوە بەڵام خۆ هوەر سنووری نییەوە بێگومان هیچ کات تۆ ناگەی بە ئەو شتێک کە بەڕاستی بڵێ تەواوە. لێرە ئیتر کۆتایی هاتووە. کاک سابیرمە پرسیاری ئەوەش بکەم با دەرفەت بە کۆمەڵی پرسیار لەسەر خۆشنووسی بکەم دواتر باسی پێشەنگاکەش بکەم. ئەم جۆرانە ناویان هەیە واتە جۆری خۆشنووسیەکان جیاوازن ناویان هەیە یاخود با بڵێن خۆشنووسێک دەتوانێت فێری چەندانەیەکیان ببێت و تەواو ناتوانێت فێری هەمووی ببێت. بەزەم لە ئایندامیش حەزەکەم بم بە خۆشنووس بۆی پرسیارم زۆرە. ئەوەی ڕاستبێ خۆشنووسی لە جۆری جۆراوجۆرە بەڕاستی بەتایبەت لە شوێنە وڵاتەکان جۆری سەرەکی و جۆری بەربڵاوتر ئەتانی ناوی لێبین بەڵام خب لە ئێرانە ئەوەی حقیقەت بێ خەتی نەستالیق و بە دوایەوە شکستەی نەستالیق زۆرتر پەرەیسەندووە. ئەمە دیارە خەتی سۆڵسەوە کاک ئەحمەد کردوویە یەکێ لە هونەرمەندانی باشووری کوردستان بە ڕێزم هەیە بۆ زەحمەتەکانیان بەڵام بە تەواوی ئێمە هەر بەش لە کوردستان بە جۆرێ فەرهەنگی میلەتەکانی تیژ لە سەرمان کاریگەرە. بۆ نمونە ئێمە وەکو کوردێک ڕۆژهەڵاتی ئەو نەریتەی کە لە ئێران هەیە و خەتێکە ئەڵبەت بە متمانەوە توانم بڵێم کە کوردیش لە ئەم وابزانم گەنجینە بەشدارە و حەقی خۆی ئەتوانم بڵێم هەیە کە خۆیشی بە مڵکی خۆی بزانێ بەڵام ئەوەی ئیتر سەلمێنراوە بەداخەوە بە ناو و مارکی و ئەتیکێتی ئێرانی خەتی ئێرانی و ئێمەیش هاینە ژێر چەتری ئەوانە بەڵام خۆ ئێمە وە کوردی ڕۆژهەڵاتی و خۆشنووسێک ڕۆژهەڵاتی کاریگەری زۆرمان گرتووە لەسەر ئەم هونەرانە. زۆر باش. اینجا بێگومان ناوەندی حەوت ڕەنگە یەکێک لە ناوەندە دیارەکانە کە بە سەرپەرشتی بەڕێز بەختیار سەعیدە. چۆن کۆنتاکتتان کرد لەگەڵی و کارەکانتان هێنایە باشوور بۆ ئەوەی کە نمایشی بکەن؟ کاک بەختیار ناسراوە لە کوردستانی ڕۆژهەڵات و هەوڵ و تەقالەی زۆر داوە بۆ ئەوەی کە بتوانێت پیشانگایەک هونەرمەندان بەعام و خۆشنووسیش بە تایبەت لە کوردستانی باشوور بکاتەوە. من لێرەوە ڕێز و سڵاوم هەیە بۆ زەحمەتەکانی و دەستی ماچەکەین
و ئەم بیرۆکەی دانانی پێشانگایەک لە هونەرمەندانی خۆشنووسی ڕۆژهەڵات و تێکەڵ لەگەڵ باشووری کوردستان چەند مانگێکە هاتە ئاراوە و توانیمان بەم مەجاالە بیگونجێنین و بڕخسێت و بچێتە بەر خۆشنووسانی باشوور چۆنە خۆشنووسی لێرە چکا بزانم لە ڕۆژهەڵات یەکێکە لە بابەتە هەرە گرنگەکان و زۆر گرنگی پێجە لێرەش بە هەمان شێوەیەوە نی تۆ ئاگادار بیت یاخود چۆنی بینی؟ وەڵا ئەگەر تووڕە نەبن لێمان بەداخەوە هەندێک هونەرمەند لێرە خۆیان مانوو کردووە بە خۆشنووسیەوە بەڵام لەبەر هەندێ بابەت کە کاریگەری هەیە لەسەر توانابوون و بەرزکردنەوەی ئاستی هوەری ئەم هونەرمەندانە کە یەکێکی لەوانە باری ئابوووریە بەداخەوە نەیانتوانیوە هێندە پرۆفشناڵ و بە ڕۆژ کار بکەن و لە لەوحاتەکەیشیانە دەیبینی کە بەڕاستی ئەو بابەتە زۆر بەرچاوە کە یان نەیانویستووە یا مەجاالیەوەیان نەبووە کە بتوانن کارێک لە ئاستی ڕۆژی هوەری ڕۆژ ئێمڕۆدا بخەنە بەرچاو. جا یەکێک لەو بابەتانی کە من لێرە ئەیبینم ئەم نەخشانەیە لەگەڵ نووسینەکانە ئەمە چۆن ڕێکەخرێت لەگەڵ نووسینەکانە بە پێی نووسینەکە نەخشەکەکرێت یاخود بە پێچوانەوە نەخشەکە هەیە و نووسینەکەی بۆ ئەکرێت جوانێکی زۆر تایبەتی پێیاوە. زۆر سپاس. ئەوەی حقیقەت بێت ئێستا خۆشنووسی بە شێوەی کلاسیک و کۆن مەجاڵی زۆر کەمە بۆ ئەوەی کە بتوانێ خۆی وەکو هوەرێک کە ئەمڕۆ بتوانێت ڕۆڵ بدوێنێت لە ئاستی جیهانیە و لانیکەم لە کۆمەلگای خۆی بخاتە بەرچاو ئەو مەجالە بۆ ئێستا خۆشنووسی بە شێوەی کلاسیک زۆر تەسکە. من لێرەوە داواکاریم هەیە لە هونەرمەندانی خۆشنووس کە بتوانن بیر لەوە بکەنەوە کە خۆیان بە ڕۆژ بکەنەوە و بتوانن لەوحاتیان بە پێی زروفی ئەمڕۆ لە کۆمەلگا بنەخشێنن. دیارە تەنانەت لە بابەتی قەبارەی کارەکانەوە ئەمڕۆ شتێکی تایبەت بەخۆی ئەیەوێ و ئەمەل بەداخەوە لە کاری هونەرمەندانی خۆشنووسا کەم دەرەکەوێت. تەکنەلۆژیایش کاریگەری هەیە لەم سەردەمەی ئێستا لە چاو ساڵانی پێشوە؟ تەکنۆلۆژیا دەتوانێت پاڵپشتی کارەکە بێ بەڵام خۆ ئەوەی حقیقەت پێ هوەر شتێکە کە بە تەکنیک تەنانەت نایتە ئاراوە ئەوەڵ لە خەیاڵەوە دەست پێکا هوەر بێگومان ئەگەر هونەرمەند نەتوانێت بیری جوانی هەبێت و بیرمەند بێت لەوانەیە تەکنۆلۆژی نەجاتیشی نەدات. باشە ئەگەر کەسێک دەوێت فێری خۆشنووسی ببێت کاک سابیرە بە لە کێوە دەست پێ بکات؟ دیارە لە پرۆڤەکردنەوە پرۆڤەی زۆر بۆی هەیە یاخود بە بڵێم حەز و خولیای کەسەکە زۆر بێ بۆ ئەو بابەتە ئەو ئاسانتر و خێراتر فێرە بێت. بێگومان ئەوەی ئەبێ خود دەسوخەتی خۆش بێت یاخود مەرج نییە؟ نانە دیارە ئەوە کە دەسوخەتی خۆشە تواناییکی هەیە لە دەرونی خۆیە کە بتوانێ هاندەری بێ و کۆمەکی کا بە شێوەیەک. بەڵام حقیقەتەوەیە کە هەندێکت زانیاریە کە تۆ بێ پێ بگەیت ئەویش بەبێ پرۆڤەکردن و فێربوون و تەلەمۆزکردن بەلای مامۆستایەکەوە دەست ناکەوێت. باشە کەسانێکی زۆر هەن کە دەستوخەتی نووسینیشیان تەنانەت بۆ نووسینی ئاسایش زۆر ناشرینە هەندێک جارەیە بۆشت ناخوێنرێت. پێم وایە کێشەی خۆت بێکایەکە سابیر کێشەی خۆم نییە بەڵام پرسیاری ئەوەم هەیە بزان ئەم کەسانە ئەتوانن ببن بە خۆشنووس واتە یاخود نەخێر ئەمانە هیچ ئەمەلێکیان نییە. لە ڕاستیە ماشەڵڵا ئێستا ئەمە کاری خۆت بوو ئەگەر دەسوخەتێکی خۆشت نەبێ چۆن ئەتوانی ئەمە بنووسی؟ نا خۆی دەسوخەت بابەتێکترا بەڵام کاری هوەرکردن کە خۆشنووسیش بەشێ لە ئەو شتانە ئەبێ بەڵێ دەقیقاً دەسوخەت شتێکە تاکە کەسی شتێکە
تایبەت بە ئەو مرۆڤە و دەرونیە لە دەروونەوە هەڵەقڵێت و جۆرێ شخصیەتی ئەو کەسایەتیە دەرەخات. بەڵام هونەر بە پێی فێربوون و بە پێی زانیاری و ئەلبەت لە هونەرمەندێکە هەندێک توانایی هەبێت کە بتوانێ وەکو هونەرمەندێک شێوەکار لایکەم کە بابەتی قسەی ئەم شەومانە بتوانێت لە خۆیان ببینێتەوە و بتوانێت زاڵ بێ بەسەر هەندێ زانیاری سەبارەت بە ئیشەکەی. باشە لە هەندێک لە وڵاتانی دراوسێ بە بڵێن نووسینێکی خۆشنووسی ستانداردمان هەیە کە ئەوان پەیڕەوی ئەکەن. لە خۆشنووسی کوردیە ئەم بابەتەمان هەیە، بابەتێکی ستانداردمان هەیە یاخود نەخێر؟ بەداخەوە هێشتا ئەوە ڕووی نەداوە لەبەرەوەی کە ئێمە هیچ کات دەسەڵاتمان نەبووە، هیچ کات نەمانتوانیەوە شتێک مارکێک کوردیمان هەبێت لە هونەرەکانە. بەڵام وتم ئێمە وەکو کوردێک بەشی ڕۆژهەڵات کاریگەریمان بووە لەسەر با بڵێن تاریخی خۆشنووسی لە ئێرانە و مامۆستایەکی زۆرمان بووە کە لە مێژووە ڕۆڵیان هەبووە بۆ پەرەسەندنی و گەورەکردنی ئەم بابەتانە. بەڵام لەبەرەوەی کە هەندێک چت بابین تەداخڵێکا بەسەر مۆزوعەکە ئێمە هیچ کات نەمانتانیوە مارکی کوردی لەسەر ئەم جۆرە بابەتانە دابنرێت. اینجا ئەوەی جێ خۆشحاڵیە کە سبەینێ کاکسابێر وەرکشۆپێکە کاتەوە بۆ خۆشنووسی. اینجا پرسیارەکانم هەمووی لەسەر ئەمە بۆ کەسانی کە خۆش نانووس نەتوانن سبەینێ بەشدار بن لە وەرکشۆپەکەی کاکسابێر و بتوان خۆشنووس بن. اینجا باسێکمان لە وەرکشۆپەکە بکەی بزانین کاتژمێر چەنە و لەکوێیە و کێن و کەسانی توانن بەشدار بن. ئایا بە بڵێن بێ بەرامبەرە یاخود چۆنە؟ ئێمە بەبێ بەرامبەر دەتوانین لە خزمەتی هەموو خەڵکی خۆشەویستی سلێمانی بین. ئەوەی کە خۆشنووسە و یا خەڵکی ئاسایی دوای نیوەڕۆکەی دەکرێتەوە. پێم وابێ ئەگەر هەڵە نەچوو بێتم ساعاتی 4 دوای نیوەڕۆ دەکرێتەوە ئەم وەرکشاپە. هیوادارم کە بتوانین خزمەتێ بکەین بە بابەتەکە. زۆر باشە. شوێنەکەش هەر نێو هۆڵی مۆزەخانەی نیشتمانی ئەم نەسوورەکە دەبێت. بێگومان لەوێ لە خزمەتین هەم بە تیرە دوو نیشانە هەمەتوانن لەوحەکان ببینین لەوێ و هەمەتوانین لەو وەرکشاپیشا بەشدار بین. و زۆر باشە. اینجا بۆ ئەم کارە جوانانە بینەری با بڵێن باشوور چۆنن بۆ کاری خۆشنووسی؟ خۆ با بڵێم بە تاسوفی زۆرەوە کە لایەنگری خەڵکی ئاسایی لە ئەم جۆرە ڕووداوانە بەداخەوە کەمە. هەندێ مەسئلە بۆ خۆمان هەڵەگەڕێتەوە بۆ وەک هونەرمەند و هەندێکیش بۆ دەسەڵات و هەندێکیش بۆ خودی کۆمەلگا کە گرنگی بە ئەو بابەتە هونەری و فەرهەنگیانە بەداخەوە نادەن. لێرەوە داواکەم کە وەک بابەتێک کە بتوانێت دا ئایندەی با بڵێن میلەتێک دابین بکات گرنگی زۆرتر بدرێت و هەمیشە لاهێنگری لە هونەر و هونەرمەند بکەن کە بێگومان جگەلەوە کە دەستکەوتی باشی هەبێ بۆ کۆمەلگا شتێتە نابینینەوە. تاوەکو ڕۆژی دەی مانگ پێشانگای خۆشنووسی لە نێو هۆڵی مۆزەخانەی نیشتیمانی ئەم نەسوورەکە بەردەوامە بێت و بە دەیان کاری قەبارە جیاواز و کاری هونەرمەندانی ڕۆژهەڵات و باشوور لەوێ نمایشەکرێت. ئێوەش دەتوانن بچن بینەری و کارە تایبەتانە بن. زۆر سپاس بۆ بەڕێز سابیر میکائیلی خۆشنووس کە لەم بەشەی کورسات مەگەزین بووی. زۆر سپاس بۆ تۆ و سپاس بۆ ئێوەیش مەمنون لە کات. دووبارە بەخێر بێی. سپاس بۆ بەڕێزت. ئازانیەمە بە یارمەتی هاوکارانم کورسات مەگەزینم ئێوارەیەمان پێشکەشکردن. تەندروست باش بن. خواتان لەگەڵ.